یاریەکانی هەفتەی پێش کۆتایی قۆناغی کۆتایی خولی نایەبی کوردستانە لە پارێزگای هەولێر دو یاری چارە نووساز بەڕێوە دەچێت. لە پیرمان پێشمەرگەی هەولێر میوانداری برایەتی پێشەنجی کردووە، هەندرێنیش لە یاریگای خۆی میوانداری سیروانی نوێی کردووە، لە زاخۆ شێروانە بووەتە میوانی زاخۆ. پێش دەستپێکردنی یاریەکان برایەتی بە 15 خاڵ لە پێشەنگدا بوو، سیروانی نوێژ بە 14 خاڵ دووەم و شێروانەش بە 12 خاڵ سێم و هەندرێن بە 11 خاڵ چوارەم و پێشمەرگەی هەولێر بە 9 خاڵ پێنجەم و زاخۆش بە 4 خاڵ شەشەم. تەنها زاخۆ هیوای بەدەستێنانی نازناوەکەی لەدەستدا بوو. پێنجیانەکەی دیکە ڕکابەری بردنەوە وەرگرتنی پێشەنجیان دەکرد. ئەگەری یەکلابوونەوەی نازناوەکە لەم هەفتەیە تەنها بۆ برایەتی بەردەست بوو بە مەرجی نەبردنەوەی سیروانی نێو شێروانە لە یاریەکەیان و بردنەوەی خۆشی بەرامبەر پێشمەرگەی هەولێر. یاریەکان دەستی کرد دوای تێپەڕبوونی تەنها خولەکێک و 20 چرکە ناو بژیوان لێدانێکی سزای بۆ برایەتی ئەژمار کرد و سەفین مەنسوور سەرکەوتوانە جێبەجێ کرد و برایەتی با گۆڵی یەکەم پێشخست. لە خولەکیدا لە یاری هەندرێن و سیروانی نوێ خەریک بوو بەهادین بەکرد سیروان پێش بخات، بەڵام ستون ڕێگری لێکرد. لە خولەکی 23 یاری پێشمەرگەی هەولێر و برایەتی ناوبژوان لێدانێکی سزای بۆ پێشمەرگەی هەولێر ئەژمار کرد و عەبدوڵڵا سەربەست ئەنجامەکەی بۆ پێشمەرگەی هەولێر یەکسان کردەوە. نیوەی یەکەمی هەر سێ یاری بە یەکسانی بە کۆتا هات. نیوەی دووەم دەستی پێکردەوە بەر لە تێپەڕبوونی تەنها خولەکێک عەبدولعەزیز مەحموود بربەستی یەکسانی شکاند و بەسەر گۆڵ یەکەمی بۆ سیروانی نوێ تۆمار کرد. لەلایەک پێشمەرگەی هەولێر دەرفەتی ئاسانی بۆ پێشکەوتن بەسەر برایەتی لەدەستدەدا، هەندرێنیش بۆ یەکسانکردنەوەی یاریەکە بەرامبەر سیروانی نوێ زۆرترین دەرفەتی بۆ هەڵکەوت. لە یاری پێشمەرگەی هەولێر و برایەتی لە خولەکی 87 بیلال ساڵح برایەتی با گۆڵی دووەم پێشخست. یاری هەندرێن و سیروانی نوێژ لە خولەکی 92 حارس دیە گۆڵی یەکەم و یەکسانی هەندرێنی تۆمار کرد. یاریەکان کۆتایی هات، برایەتی با 2 گۆڵ بەرامبەر بە گۆڵێک لە پێشمەرگەی هەولێری بردەوە، هەندرێنیش لەگەڵ سیروانی نوێ بە گۆڵێک یەکسان بوون. یاری زاخۆ و شێروانش چۆن دەستی پێکرد هەروەش کۆتایی هات. برایەتی بووە پاڵەوان دوای ئەوەی بووە خاوەنی 18 خاڵ، سیروانی نوێژ بووە خاوەنی 15 خاڵ لە خانەی دووەم بەهۆی شکستی لە بەرامبەر برایەتی ئەگەری وەرگرتنی پێشەنجی لەدەستدا بۆیە نازناوەکەشی لەدەستدا. ڕاستەکە ئێمە ئەم وەرزە ئاسیکی باشیان پێشکەش کرد یاریزانەکان و ئەم یاریش هەر ئاسیکی باشیان پێشکەش کرد و من دووبارە و سێبارەیەکەمەوە ینی ئەوەی بەم یاریزانانی ئێمە کراوە کە زۆربیان گەلن و کە زۆربیان یەکەم جارە یاری بکەن لەوانەیە بە کەمیانە کرابێت کە پارەیەکی زۆری سەرف کردووە نەیتوانی بێ سەرکەوت بێ. من سوپاس یاریزانەکانەکەم ئەمە تۆپتۆپێنە لەوانەیە ئەوان لە من زیاتر حەزیان کردوێت کە بتوانین ببین بە پاڵەوانی خولەکە بەسترە ئەمە تۆپتۆپێنەوە ئەم ڕۆژ فرسەتمان بۆ هەڵکەوەمان توانی ئێمە پێش ئەو دەقەیە خیرە ینی یاریەکەمان بۆ خۆمان حەسم کردایەتر یاریزانەکان مۆفەق نەبوون لە گۆڵکردنە تر دووبار و سێبارە مەچای یەکە بە یەکە یاریزانەکان ماچەکەم چووکە تا ئەم دەقەیە توانیان ئاسێکی باش پێشکەشکەن چووکە من خۆم ئەزانم ئیمکانەتی تیپی خۆمان چۆنە و تیپی بەرامبەر چۆنە ینی ئەوەی بەمان کراوە لەوانەیە وەکو پێم وتی بە زۆربەی نادەکانی تر ناکرێت. بەڕاستی ئاستێمان لە یاریەکەدا وەکو پێویست نەبوو بەڵام ئاسنۆز مامناوەند بوو بەڵام ئێمە ویستمان لە خوڵەکانی ئاخری توانیمان ئەنجامی بدەین یاریەکە بینەوە سپاس بۆ خوا کە توانیمان بە یەکەم جار یانەی برایەتی بکەینە پلەیەکەمی خولی نایەب کوردستان و ئەوەش مێژووە کە بۆ هەموو یاریزانەکان و مدەڕی بووین دەستەی کارژێریانەکەمان سپاس بۆ خوا ویستمان ئەنجامماندا. یانەی برایەتی دوای ئەوەی لە وەرزی 2013 بۆ 2014 گەیشتە خولی نایەبی کوردستان ماوەی 7 وەرزەیانەکە لە خولی نایەبدا نەبراوە و چەند وەرزێکە لە بەدەستێنانی نازناوەکە نزیکە. بۆ ئەم وەرزش بۆ یەکەم جار لە مێژوویدا بە فەرمی بووە پاڵەوانی خولی نایەبی کوردستان. حوسێن محەممەد، کەناڵی ئاسمانی پێام، هەولێر.